ئەمڕۆ لێرەین لە پێشەنگایەکەین کەوا پێشەنگای شەڕی داعشە و شەهیدانی دەستی داعشە. منەمێ لێرە جەخت لەسەر ئەوە بکەمەوە کەوا یەکێتی و پارتی و تێکڕای حیزبەکانی ئەم هەرێمە گەر پەیوەندیان باش نەبێت بەداخەوە ئەبێ بوتێ کە فەراغی ئەمنی دروستە بێ، فەراغی زانیاری دروستە بێ، نەگۆڕینەوەی زانیاری لەگەڵ یەکتریە کە ئەمە ئەبێتەوە باعسی ئەوەی کەوا گروپی تێرۆریستی هاوشێوەی داعش یا خودی داعش دووبارە سەرهەڵبنەوە. ئەوە تا ئێستا ئیبینین لە ناوچەکە کە چەنەها تەقینەوە هەیە کە بەردەوامی کاری تێرۆریستی ئەکرێ. ئەمانە هەمووی دەرەنجامی ناکۆکی و یەکگرتوویی حیزبە کوردیەکانن کە فەراغی ئەمنی دروستە بێ. بۆیە بە دەرەجەی یەکەم کەوا ئێمە لێرە لەم پێشەنگایەن بۆیە ئەمێ جەخت لەسەرەوە بکەمەوە بە دەرەجەی یەکەم بۆ ئەوەی ڕێ لەوە بگرین کە فەراغی ئەمنی دروست بێتەوە و گروپی چەکداری توندڕەوی تێرۆریستی لەو شێوەی داعش سەرهەڵبنەوە ئەبێ حیزبە کوردیەکان یەک و یەکگرتوو بن. ئەمە بەدەر لەوەی کەوا بۆ مافی گەلەکەمان لە کەرکووک بە تایبەتی کە پێویستەکە ئێمە یەکڕیز بین بۆ دانانی پارێزگایەکی کەرکووک و بەدەستهێنانی مافەکانمان چ لە بوجەیە بکە ئێستا یاسای بوجە هەموارەکرێتەوە و تێکڕای ئەو کێشانەی کە لە عێراقا هەن هەمووی وا ئەخوازێ کە یەکێتی و پارتی هەموو کێشەکانیان وەلاوە بنیان فەتەیەکی زۆرەکەوا ناکۆکی هەیە لە نێوانیانە کەوا بەرەو ئایندەیەکی باشتر ئێمە لە دەستپێکی ساڵی تازایین ئەم ساڵی یەکریزی بێت. کەواکە هەنگاوەکان بەرەو چۆڕۆژۆ بە تایبەت بۆ پرسی دانانی پارێزگای کەرکووک یعنی لە نێوان یەکێتی پارتیە. بێگومان دانیشتنەکان بە دەرەجەی یەکەم گفتوگۆکان لەسەر ئەوەیە کە ئەبێ پارێزگاری کەرکووک پارێزگارێکی کورد بێت و بێگومان جیاوازی نەکا لە بینی نەتەوەکانی تری کە لە کەرکووکی شاهن. ئێمە لەسەر ڕێبازی هەڤاڵ مامجەلالین کە 33/33 واتە دابەشکردنی کەرکووک یەکسانی لە نێوان هەموو نەتەوەکانە و ئێمە لەو بڕواایەن کە پارێزگایەکی کورد ئەتوانێت باشتر ئەو مافانە بۆ نەتەوەکانی تریش بەدی بێنە بەدەر لە نەتەوەی کورد. باشە ئەوترێ پارتی مەرجێ بووی کە یەکێتی لە پشتی خۆی یانی پارێزگاردا ئەڵوێستی یەکێتی لەم قۆناغەیە چیە بێت؟ ئایا هەمان سیناریۆ ڕابردوو دووبارە نابێتەوە چونکە ئەو کاتیش یانی یەکێتی هەر بە پشتی خۆی ئەزانی کەسێک دیاریکە بەڵام ئەوەی کە بینیمان یانیەوە بێگومان ئێمە کاندیدێک دانانین کە لایەنەکانی تر لەسەری ڕازی نەبن و کاندیدێک دانانین کە جێگومان بێ یا هەر شتێکی تری لەسەر بێت. بۆیە وەکو حیزبی براوە بەڵێ یەکێتی براوەیە و پشتی پارێزگار لە یەکێتی نیشتیمانی کوردستانە بێت بەڵام بە هەماهەنگی لەگەڵ هەموو نەتەوەکان و لایەنەکان و کیانەکانی تریشە لە گفتوگۆیان لە هەموو لایەنەکان. کێشەی موچەی فەرمانبەران بە تایبەتی فەتەیەکی ئەجگار زۆرە کوێرەی نێوان عێراق و هەرێمی کوردستانە. گرفتەکان زۆر بوو کە من نامەوێت دانە بەدانە دەستنیشانیان کەم بەڵام ئەوە بەرەو 6 ساڵ زیاتر ئەچێکەوە ئەو مەرجانەی کە عێراقەتی جێبەجێ نەکراون بێگومان عێراقیش کەم تەرخەمە لە نەدانی مافی فەرمانبەران واتە ئەمە مافێکە کە ئەبێ بدرێت و لە یاسای بودجەیە ئەبێ بە شێوازێک بێکەوە ئەو مافەچی تر بەم شێوازێکی ئێستا هەیە نەفەوتێ و کورد گەر لەوەیە یەکریز بێ ئەتوانین مافی زیاتر دەستەبەرکەین بۆ هەموو کورد.